ڕۆژی جیهانی هۆشارکردنەوەی بە فیڕۆنەدانی خۆراک کە لە جیهان دامەیەکێکە لە کێشە هەرە گەورەکان تەنانەت ئێستا ئاماری نەتەوەی گرتوەکان ئاماری ڕێکخراوی تەندروستی جیهانی هەیە ئەگەر بێت و ڕێژەی پاشماوەی خۆراک کەم بکرێتەوە یان ئەو پاشماوەی کە لە مرۆڤ لە خۆراکەکانی دەمێنێتەوە مەبەستم لەوەیە کە تۆ لەسەر سفرەیەکدا ئەم هەموو خواردنەدانی تەنانەت ئێستا قسە لەسەرەوە دەکرێت بابەتی مقابلات و سەوزە و ئەو بابەتانی کە دائەنرێت بە یەکێک لە بەفیڕۆدانەکان ئەژمارەکرێت لەبەرەوەی مرۆڤ خۆی بۆی خۆیەوە ژەمێکە یعنی تۆ پێش ئەوەی کە دەسە دەیتە زەڵاتەوەنەوە بخۆی ژەمە دوجار تۆ دەی دەسەکەی بە خواردن تۆی دوو ژەم لە ژەمێکدا دەخۆی کە یەکێکیان هەم زیان مەصرفیە و هەم بەفیڕۆدانە کە ئەمە کێشەیەکی جیهانیە ئێستا ئەڵێن ئەگەر بێت و ڕێژەی بەفیڕۆدانی خۆراک ئەو خۆراکی کە بەفیڕۆ دەدرێت کۆ بکرێتەوە پێ دەچێت برسێتی لە قارەکانی ئەفریقا و هەندێک ناوچووک سۆماڵ و هەندێک بابەت نەمێنێت واتە دیاردەی هەژاری نەمێنێت واتە مرۆڤ ئەوەندە پاشماوی خۆراکی هەیە بەفیڕۆیەدا ئەمڕۆ باز لە ڕۆژە جیهانیەکەکەین باز لە وشیاری هاوڵاتیانەکەین سەبارەت بە بەفیڕۆدانی خۆراک و چێشخانەکانی ئێمە هەموو سفرانی کە ئێمە ڕای دەخین دەبێت چۆن بن ستاندارێکی هەیە یان نا زیاتر فۆکسەکەینە سەر هەندێک داتا و ئامارکە لای ئێمە هەیە و دوو جۆر خۆراکیشمانی دەزانین خۆراکی ڕۆژی لەگەڵ گۆشتیمان هەیە بابزانین مرۆڤی ئێمە یان تاکی ئێمە لە هەرێمی کوردستان زیاتر پەنا بۆ کامیانە بات بۆ مەبەستاش زۆر بەڕێز محسین عومەر کە بەڕێزیان ئەندامی سندیکای کارمەندانی تەندروستی بەشی ڕۆکی پزیشکیمان لەگەڵدایە بۆ وەڵامدانەوەی بابەتە کاک محسین زۆر بەخێر بێ ڕۆژێک سڵاو لێ بێ کاک محسین باید سڵاو لە بەڕێزشان سڵاو ڕێزمێ بۆ بەڕێستان و بۆ بەرنامە جوانەکەتان و بۆم تەوەرە زۆر سپاس هیواداریم بتوانین داتایەک و شتێک بین کە بۆ هەموو عزیزان سوودمەند بێ بێگومان کاک محسین ئێمە لە کوێی ئەو بەفیڕۆدانایین لە کوێی ئێمە وەکو کورد خۆراک بەفیڕۆ دەین واللهی بەداخەوە یەکەم وەکو کورد لە هیچ داتایەکی عالەمیە بوونمان نییە چونکە هیچ شتێکمان لە ڕووی عالەمیەوە ڕێک نییە بۆچی حسابی ڕقممان بۆ ناکەن وەڵا حسابمان بۆ کردن بەڵام ڕقمەکەی من زۆر حساب ناکرێت ئێمە لە ڕووی خۆراک و ئێمە دوو شێواز خۆراکمان هەیە خۆراکمان هەیە خۆراکی ڕۆکیە خۆراکشمان هەیە خۆراکی ئاژەڵیە لە ڕووی خۆراکەکانەوە دابەژە بێ بە 5 بەشەوە ئەوانی کە کەربۆیدراتەکانە چەوریەکانە کانزاکانە ڤیتامینەکانە لەگەڵ پرۆتەینەکانە کە بینە خواتەوە سەبارەت بە تەوەرەکەی بەڕێستان قسە بکەین تەوەرەکەی ئێوە سەبارەت بە فیڕۆدانی خۆراکە کە ڕۆژێکی جیهانیە بەپێی ئامار و ئەرقامێک کە لەلامانە کە ڕۆژنامەی دەیلی میل بڵاوی کردوتەوە لەسەر ڕێکخراوێک کە بڕواپێکراوی تەندروستیە ئەڵێت یەک لەسەر 5 ئەو خۆراکانی کە لە عالەما دروست دەکرێت بە فیڕۆڕۆ بەداخەوە کە ئەویش یەکسانە بە 931 ملیۆن تەن بەڵێ لە یەک ساڵە کابێتە 23 ملیۆن بار هەڵگیری چلتەنی کەمە بەجددی ڕێژەیەکی زۆر زۆرە و ئەبێ لە بەرچاوگیرێ 11 هەر خۆراکی کە ماڵی دروستیەکات بە فیڕۆڕوە ئەو ڕێژە لە مەتحەما 5 لە مارکێتە 2 کە ئەو خۆراکانە بە شێوازی تر لە شێوازی هەڵنەگرتنی بە بزانی کە بە شێوازە تەندروست هەڵیگری بە شێوازێک پێویستە هەڵیگریت ئەوانە بە فیڕۆ ئەڕوات کە ئەما گەر شیتری کەینەوە ئەبێتە 74 کیلۆ بۆ هەر مرۆڤێک کە لە ساڵێکە بڵێ کە لە بریتانیا ئەڵێت لە هەفتەیەکە بەشی هەژەم خۆراک بە فیڕۆ ئەڕوات کاتێ لە بریتانیا کە ئێمە بەداخەوەڵێن شێوازێکی سەقافەتی تایە شێوازێکی جوانی تایە بەڵام کاتێ لێوێ بم ڕێژەیە بە فیڕۆ بڕوە بە دڵنیاییەوە لە وڵاتانی کشوەری ئاسیا و بەتایبەت ئەگە ورتی کەینەوە هەرێمی کوردستان و پارێزگای سلێمانی زۆر ڕێژەکە زیاترە زۆر باشە کاواتە کاک محسین بەپێی ئەو داتا و ئامارانی کە بەڕێزت خستە ڕۆ ژمارە بە فیڕۆدان لە جیهانە بگومان بوونی هەیە ئەو پاژماوە خۆراکیانە فڕێ دەدرێت کاواتە چۆن تاکۆ شیار بکرێتەوە سەبارەت بە کەمکردنەوەی ئەو خواردنانی کە لە بەردەستیایەتی بۆ نمونە هەر لە نێو ماڵەکانی خۆمانە دەست پێ بکەین هێندە زۆر لێنەنین بە تایبەت ئێمە لە ناو کورداوین بۆ نمونە ئەگەر تۆ 3 سەرخێزان بیاڵی با خواردنی 5 کەس لێنەمنەوەکو ها لە ناکاوە کەسێک ناسیاوێت میوانێک شتێک بێت چەندە گرنگە بۆ نمونە ئێمە ئەو هۆشیاریەمان هەبێت سەبارەت بە بەکارهێنانی خواردن لە نێو ماڵەکانی خۆمانەوە دەست پێ بکەین بەداخەوە لە کۆمەڵگەی کوردەواری خۆمانە کە میوانمان دێت ئەگەر تۆ لە خواردنەکەش گەڕ هەر لە میوەکە دانین کە میوانمان دێت 3 میوەدانین کە لە ڕووی تەندروستی و زۆر خەتەرە
وە لە ڕووی بگاتەوە سەر خواردنەکان ئەبینی ئێمە گۆشتی سووردانین گۆشتی سپی وەک ماستی مریش وەکو گۆشتی سوور بەیەکەوە کە خواردنەکەی بێتە هۆی تەسامم هەبێتە هۆی کێشەی دەرونی و زۆربەی نەخۆشیەکان لەوە سەرچاواگرێ. ئێمە لە پای ڕۆکی پزیشکیە بەشێکمانەیە بەناوی تیمپەرمنت یا مەزاجناسی کە دژی یەکترنەوە خواردنانە کە ئەگەر تۆ بۆ نمونە بیت گۆشتی سوور لەگەڵ گۆشتی سپیا بەیەکەوە لە یەک کاتا بیخۆی ئەبێتە هۆیەوەی کۆندامی هەرەست توش کێشە بێت وە کێشەکانی وردە ئەبێت زیاد ئەبێت بەرەو زەخت و شەکرە و 1001 نەخۆشیەکەمان ئەباتەوە. ئێمە کێشەکانمان زۆر لەمانە زیاترە کە بە فیڕۆدانی خۆراک بێت لە ماڵەکانە. من برادێک باسی کرد لێکی لە وڵاتان بووە لە مەطعەمێکە تەرحێکی زۆر جوانی دانابوو. تۆ گەر بیت خواردنەکەت کە بۆ دانن تاو سرویکەی بیخۆی بەکاری بێنی سەیاسی داشکان بۆکە کاوە هەر ڕێگەیەکە هیچ نەهێڵیتەوە سیاسی داشکان نبووکەن کەەوەیش هاندانێکە کە تۆ بە ڕێژەی خۆت داواکەی بەداخۆی مەسای بینین کە لە مەطعەمەکانی هەموو پارێزگاکان بەپێچانەوەی بخۆی بۆی خەڵاوبی بەسی لەوەی ئەوەندە داوا بکەی کە چاو دڵت بیزە ئەوە ئەرزکەم ئێستا بەداخەوە شتە مەطعەمەکانی هەرێمی کوردستانەوە و بەتایبەت شاری سلێمانی خۆشەویست ئەبینی 4-5 شلت بۆ دانە ئەم 4-5 شلە ئەبێتە بەدڵنیاییەوە بە هەموو قاپێکت لێ ئەمێنێتەوە ئەم قاپەکە ئەمێنێتەوە هیچ کارێکی لەگەڵ ناکرێت ئیلا بە فیڕۆدانی نەبێت و فڕێدانی نەبێت. ئێمە هیچ بەرنامێکشمان نییە تەنانەت ئێمە ئەگەر زیایەکمان بێنێت چۆنچۆنی کۆنتترۆڵیکەین. ماوەیە یەک دوودانە برادەرمان بوو کە ڕێکخراوی خێرخوازی بوو و داواکاریکرد لەو مەطعەم و لەو شوێنە گشتیانە لە ماڵەکان ئەوانەی کە خواردنیان لێ ئەمێنێتەوە بانگیانکەن بیبن بۆ ماڵە فەقیر وەژارەکان دابەشیکەن. باوەڕ فەرموو ڕێژەی پەیوەندیکردنەوە کەم بوو یانی ناکرا بچێ بەدوایانە کە بچێت دابەشی کاتەوە. و ئەم بەشی بە فیڕۆدانی خۆراکە کێشەی زۆر یێنێتەوە کێشە ئیقلیمیە نێتەوە. ئێستا بۆ نمونە ماوەی لە من پێش کە ئەم نەخۆشی بڵاو بووە بۆ هۆی سکچون ڕشانەوە هۆکارەکەی چی بوو ژینکە پیس بووە ژینگە بەچی پیسە بێت بە پاشەڕۆ ئەو پاشەڕانێکی ئێمە فرێن ئەبێتە هۆی ئەوەی کە شێوازی ئیقلیمی ژیان لەو وڵاتە لەو کۆمەلگایە بگۆڕێت. ئێستا بۆچی ئێمە زۆر خواردنێک هەیە زۆر شوێنێک هەیە بۆ ژیان نابێت بەهۆی پاشڕاوەکانی کە مرۆڤ لە خواردنە پێکێنێت. بە من شتێک کەش کە من سپاسی بەڕێز کاکسۆران بەڕێوەری چاودێری بازرگانی سلێمانی یەکەم کە ئەم داتانەی دوێ شەو پێدام کە بۆ نمونە بایعەکە باسکەین 6216 تەن برنج 23000 تەن گەنم ئەکرێ بە ئارد 2083 تەن زەیت 1025 تەن دۆشاو و 2083 تەن شەکر هاوردە ئەکرێت کە بەش خۆراکی سلێمانیە پارێزگای سلێمانی و من هەرەوە پرسیار لە بەڕێستانەکەم کە زۆربەی خەڵگەڵێ بایعەکە بەکار نایێت کە بەکار نایە یعنی چیانی ئەو ڕێژەیە فرێ دەدرێت. باشە کاک محسین باست لە چێشخانەکان کرد و بەڵمونە هەر لە سلێمانیا بمێنینەوە تر لە چێشخانەکانی سلێمانی کە تۆ داوای برنج و شلاکەی ئەبینی چەند شلەیەکی جیاوازت بۆ هێنن ئەمە لە کاتێکا کە خۆت داواکی بەڵام زۆر چێشتخانە هەیە بۆ فێکراوەیە بۆ نمونە تۆ بڕێک پارایی لە پێناو ئەوەی کە تۆ بەدڵی خۆت خواردنەکان بێنی زۆر کات ئەبینی بۆ نمونە ئەو مێزی کە دادناوە هێندە خواردنی لێ یعنی سرت لێ تێکەچێ نازانی لە کامیانەوە دەست پێ بکەی کامیان خۆی دوایش کە هەڵاستی هەستەکەی یعنی هەنێشتە تێناوە کە خۆت هەر حەزت لێی نەبووە بزەڕت ڕێک وایە بەشی چەند نەفەرێکی کەژەکات ئەوەی کە هێناوتە ئەم هۆشیارێمان لەکوێوە دەستکەوێت ئێمە بۆ نمونە تۆ بڕەپارەیەکە دیاوە پێت گونا حاڵەی من 25,000 ماوە ببای ئەو 25,000 هەر نام بخۆم لەو شوێنە ئەبینی هەموو قاپەکان پڕەکەیت و بەڵام لە ئاخیری شانای خۆی ئەو بە فیڕۆوە چێ دواتر وەڵاهی بەداخەوە بوفەکراوە یا بوفە مەفتوح لە کۆمەڵگەیمە زۆر بە غەڵەت تێگەشتن ئێمە لە نانخواردن بە غەڵەت تێگەشتین ئێمە ئاڵین بیانی کە هەستە بێ خواردن خۆی بانگی نیوەڕۆیدا خواردن بخۆی و تاریکی کرد خواردن بخۆی کامە لە ڕووی تەندروستیەوە هەمچین شێوازێک نابێت مەسلێک هەیە ئەڵێ نانی بەیانیان وەک پاشا بیخۆ نانی نیوەڕۆیان وەک شازادە و نانی ئێواران وەک فەقیرێک بیخۆ من ڕێزمەیە بۆ هەموو کەس کە فەقیر بەداخەوە مەبەست لە تەندروستیەکەیەتی بەڵام ئێمە بگەڕێنەوە بۆ بوفە مەفتوحەکە خواردن ئێمە سەری کاچینە مەطعەمەکانەوە بە خۆشمانەوە کاتێک کە دانیت بۆ مەطعەم و بۆ خواردن ئێمە نیم ساعت 40 دقیقە زۆر زۆری پێ بچێت ساعتێکە ئەوە نەمان کات بۆ خواردن داناوە زوو نانەکەمان بخۆین و بڕۆین
کە ئەم بە هیچ شێوازێکم شتەمان نییە ئەم بوفە مەفتوحە کە دانراوە و بەداخەوە ئەو ئازیزانەمان کە مەطعەمیان هەیە هاتوون لەو بەشیان خۆستۆتەوە بە شازێکی غەڵەت سەرچاوی بە فیڕۆدانی خواردنەکە لێوە دەست پێەکات ئەو دێت لەوێەوە بە ڕێژەیەکی زۆر دروزەکات و بە دڵنیاییەوە هەموو کەس بۆ من بامیە ناخوات تەپسی ناخوات و ڕێژەیەکی لێ ئەمێنێتەوە ئەمێنێتەوە دوو شێواز یا دوو جار سێ جار گەرمیەکاتەوە کەویش ئەبێتە هۆی گەرمکردن کە پێغەمبەر صلی الله علیه و سلم خۆی فەرمیاڵێ ئیسراف مەکەن کە لەویە ئیسرافکە لەوێ دەست پێەکە کە دەستی پێکرد کێشەی تەندروستی بۆ خۆراکە دروست دەبێت تاوکو ئەگاتەوە خواردنەکە ئێمە کە ئەبینی پاشماوە دروست دەبێت بەڵام نە بوفە مەفتوح لە وڵاتان بە شێوازێکێ تۆ مێنۆکەت بۆێنە بەردەست داوای ئەو خواردانەکە ئەڵێ من ئەو شێوازم بەدڵات ئەو ڕێژەیە ئەخۆم لەویا بۆ دروستەکە کەم کەم کاتەکەی کە بۆی تەرخانە بێ بکەی کەم کەمەکەی 2 ساعاتە بەڵام ئێمە دێن کاڵێ بوفە مەفتوحە و ڕێژەیەک پاری دیاریکرا و هەر ساعتێک بەکارێنی ئەی خۆی هەندێکیان قسەکەشت پێ بڕم کاک محسین هینی گەورەی داناوە شوێنی تاوەی گەورەی پێڵەن نازم شوێنی سوورەوەکردنە لە بەرچاو خۆت دروستیەکە ینی ئەو ڕێژەی کە تۆ داوایەکی بۆ ناڵی لە تێماسی بۆ سوورەکاتەوە یعنی ئەوە سوور کرابێتەوە دنیایەک و تۆ بچی خۆلی هەڵگری لە سلێمانی خۆمان وابزانم یەک دوو شوێن بەڵێ باشە خۆیەوەی چێکە لەوە کارەکەم کاک محسن باست لەوە کرد دوو جۆر خواردنمانەیە ڕۆکی لەگەڵ گۆشت ئاژەڵی لای خۆمان پێت وایە کامیان زیاتر پەنای بۆ بێت چونکە بۆ خۆی ئەوەش کێشێ هەندێک لە وڵاتان باس لەواکەن کە زیاتر ڕۆکخۆرین یان بۆ من نەک مەبەستنەوەی ڤیگنن بەلای ڕۆکخۆری ئاچن هەر بۆ خۆیان بابەتی زەڵاتە و هەندێک بابەت زیاتر خواستی لەسرە ئێمە کامیانین هەردووکیانین یان یەکێکیانی وەڵام گۆشتەکە بین زۆر مەترسیدارترە ئەوە توانین کامبەکێ لێنەوە بۆ نەخۆشیانەی کە لە پارێزگای سلێمانیە هەیە لە هەرێمی کوردستانە هەیە ئێمە ڕێژەی ئەبینی ڕێژەی شەکرا ڕێژەی زەخت و نەخۆشیەکان جەڵدا زۆرمان هەیە ئێستا بڕۆ خستخانەی دڵەکە کە بۆ قەسەر و باڵم سەریان گرتووە ڕێژەی تەمەنەکەی سیرکە ڕێژەی نەخۆشیەکەیشی سیر مەکە ئەگەڕێتەوە بۆی کە ئێمە خواردن ناتەندروست بەکارێنین و بە دڵنیاییەوە ئێمە خۆراکی ئاژەڵمان زۆر زیاترە تاوەکو بین خۆراکی ڕۆکی بەکاربێنی کە ئەو کێشەکەی دروست کردووە بەداخەوە ئەم جاریشکەی ڵێنەوە ئەو ڕێژانی کە ئێمە ئەیبینین لە بەرچاومانە ئەیگرین ئەیبینین هەر کەسێک لە ڕۆژێکە بە دڵنیایی ژەمێکی گۆشت ئەگەر دوو ژەم نەبێ ژەمێکی گۆشتە ئێستا وای لێ هاتووە کە بەیانیانیشی کراوە بە گۆشت و بێ ئەوەی کە ئێمە بین خۆراکێکی تەنانەت کە گۆشتە خۆی خۆراکی تەندروستیشی لەگەڵا بخۆی لە هەمووشی مەترسیدارتر کاتێک سفرەکانم پێچرێتەوە هەمووی بۆ ناو تەنەگی خۆڵەکەی بەبێ ئەوەی کارگەیەکمان هەبێ ڕسایکلینی بکاتەوە بە مادە پلاستیکەکە جیا بگرێتەوە هەر بخۆی ئەو سفرەی کە خواردنەکەی لەگەڵا پێچیتەوە ئەگەر ئاژەڵێک پەنابەرێتە بەر خواردنی ئەو پاشماوەی کە لەنێ ئەو سفرێدا ماوەتەوە بۆ خۆی کاتێکە چێتەوە لەشی ئەو ئاژەڵە و بۆ خۆی مەترسیەکی تریشە بێگومان ئەمانە هەمووی توێژینەوەی لەسرە چەند مەترسیدارە ئەو 74 کیلۆیی کە باست کرد بۆ ساڵێک ڕێژەی بەهادەردانی خۆراک و بە فیڕۆدانی خۆراکە ئەگەر پێشبین و تەخمینێک بۆ خۆمان بکەی پێت وایە ئەبێتە چەند کیلۆ ینی بۆ کورد ئەبێتە چەند کیلۆ بڕوا فەرمو کەس خۆ ناوێت خۆی لەو ئەرقامانەی بات ڕێژەکەی زۆر وایە بەڵێ ئێمە بەداخەوە یعنی شێوازی کڕینیش کە هەمانە بە ئوسولی نایکڕین ئێمە بۆ نمونە دێنە چین پێمان عیب بە بڵێن 9 کیلۆ قیمەمان بەرێ ئێمە چینەڵێن 2 کیلۆ قیمەمان بەرێ لەبەر بڵێن 9 کیلۆ بە عیب هێزانی ئەبێ بگەڕێنە بۆی کە جارانیان کەسانێکە لە وڵاتانی ئەوروپان بۆیان باسەکردیان باینجان و دووتەڵ کەرەوز و تەماتە بە جیاجی ئەکڕین ئەبێ بگەڕێنەوە بۆ سەردەمە ئەڵێ کیلۆ تەماتەم بۆ بێنە بە یەکێک گەڵی کێتەوە 4 کیلۆ بووێنەوە ئاری وایە خۆی ئەڵێ هەبێ باشتر کاک محسین باز لەو بکەین لە زۆرێک لە وێنەکانی شاکە ئێستا لەسەر شاشەی بینین ژینگە نیشانە درێت ئەم بێگومان ئەم پاژماوانە کامێنێتەوە دواترە چێتە ناو ژینگەوە پێم بڵێ چ کاریگەریەکی نەرێنی لەسەر ژینگە دروستەکان پاژماوانە وەڵڵا هەر ئەم کاریگەریەکانی ئەبێتە هۆی گۆڕینی ئیقلیم ئێستا سیرکە ئێمە چەند نەخۆشیەکی باومان هەیە ئێبۆلامان هەیە کۆرۆلامان هەیە کە دەستی پێکرە ماوە داولمولکمان هەیە کە ئەمانە هەمووی کێشەکان لە خۆراک و لە ژینگەوە دەست پێکات دێتە سەر ژانی مرۆڤ
بۆ نمونە لە بەڕێستان بەرنمەیە کە کرابوو دەوروبەری سلێمانی نیشاندا بوو بەجددی ئەمە یەکەم ئێمە گلەیەکمان لەو بەرنمەیە چون ئەو بەرنامە بەس زوومێکراوە سەر سلێمانی هجوومێکە بۆ سەر سلێمانی بەڵام لە هەموو پارێزگاکانی سلێمانی چکە هەمووی یەک حکومەت و یەک شێواز بەڕێوەچێت و ئەو کێشێکە بەدڵنیایی لە سلێمانیە بەدڵنیایی لە هەولێر هەیە لە دوهۆک هەیە لە زاخۆ هەیە لە هەڵەبجە هەیە و ڕێژەکەیش زۆر لەمە زیاترە زووم کراوەتە سەری ئەو عەرزێک بۆ پێشەوەی کە مرۆڤ بێتە ئەویا ئەو شێوازە دڕندەیە لەسەر ژینگە لەویا بەکاربێنێت وها نەبووە ئەتوانین لەویا سوکنا بکەی ژیان بەکاربێنیت بەڵام ئێستا کە ئەوە هەیە بۆ ژیان نابێت ئەبێتە هۆیەوەی کە وردە وردە تەشەنە بسێنێت ئەو پاشماوە کە ئەمێنێتەوە ئەو ئاوە قورسە کە پێڵێن ئەمێنێتەوە ئەچێتە خوارەوە کە چوە خوارەوە ئەو ئاوە ئەو منبعی ئاوە کە لە خوارەوەیەت بۆ بەکارهێنانن نابێت کە بێتەوەی کە ئەو منتیقەیەکی زۆر زۆر لە ڕووی ژینگەوە لە ڕووی ژیانەوە ئێمە لە دەستی بین باش داتایەک کەیسەر بەردەستی مندا باس لەوە کاڵێ لە 2021 ئەم داتایە کراوە بەڵێ ئەڵێ ڕێژەی بفرۆدانی خواردن ساڵانە 931 میلیۆن تۆنە بەڵێ ئەم 931 میلیۆن تۆنە پێما بێ ئەو هەر بۆ تاکێک 121 کیلۆی داناوە بۆ هەر تاکێک کە ڕێژەی بەفرۆدانی خۆراکە 121 کیلۆیە دابەشیشی کردووە لە 161یشی لە ماڵەکان هەیە واتە پێمان وانە بێت تەنها خواردنگەکان وانەیە تەنانەت لە ناو ماڵەکانە ئێمە ڕێژەی بەفرۆدانی خۆراک زیاترە ئەو 931 میلیۆن تۆنە لەگەڵ ئەو قسەیە کە یان لەگەڵ ئەو راپۆرتەیە کە ئاڵە ئەگەر بێت و ئەم خۆراکانە کۆ بکرێتەوە ڕەنگە هەژاری لە وڵاتێکی تر چارەسەر بکە بەڵێ بەتەکید بام یەک شتی کە عەرزی برای خۆمانکەین مەسەلێک هەیە ئەڵێ قەساب و نانەوە لەگەڵ مەطعەمدار لە خێرخوازی خوانەوە نییە ئەو هەموو خواردنت بۆیەنە لە ڕووی هادیجاڵان سێرڤزە سێرڤیسێکە بەڵام سێرڤز هەڵە سەنگێنین کە پێمان وابێ خواردنێکی باشمان پێدا بەڵێ بەس سێرڤیزەوە نیە ئەوەیە کە کوالیتی خواردنەکە خۆش بێت چێژ لە خواردنەکە وەربگریت ئەو ڕێژەی کە بەڕێزت باسان کرد بە دڵنیایی وایە هەموو وڵاتان ئیلا وڵاتانی کشوەری ئاسیا وە بتایبەت ئەم وڵاتانی چواردەوری خۆمانەوە بە عێراقیشەوە بە هیوان ئەو ڕێژە بکەینە نیوە تا ساڵی 2030 بەس بە دڵنیایی و ئێمەیتیانی زۆر بە سووری لەسەری کە وەڵی پرۆگرام و بەردامەکان زۆر بەخاوی ئەچێتە پێشەوە من جێ خۆیەتی لێرەوە سپاسی زۆر بەڕێز کاکجووتیان نووری کەم کە هەوڵێکی زۆر زۆریە وەکو ئەندامێکی مەکتەب سیاسیەکێتی وەک لێپستاوی ڕێکخراوی دیموکراتیەکان بۆ هەروەها بەڕێز دکتۆر جەبار کە ئەمانە هاتوون ئەم پیشانەی کە وردە وردە ئەتوانێت سایەکی ئەرێنیەک خاڵێکی باش لەسەر خواردن لەسەر خۆراک لەسەر تەندروستی بۆ مرۆڤ دروستی بکات پشگیریان کردووە و هەروەها لێرەشەوە زۆر زۆر سپاسی کاکاوژینەکەم کە ئەو پشگیری ئەو و ناساندنی ئەم بەشە بە مەکتەبی ڕێکخراوە دیموکراتیەکان و بە بەڕێز کاک جووتیار زۆر زۆر بۆتە هەنگاوێکی زۆر باش بەتایبەت لە پارێزگای سلێمانیە کە هیوادارینەوە بتوانێت جێدەستیان دیار بێت ئەندامەکانمان کە هەم لە ڕووی تەندروستی و هەم لە ڕووی هۆشیارکردنەوە بۆ بە فیڕۆنادانی خۆراک بەرەو پێچوونە بێت دەستخۆشی لە هەر هەنگاوێک دەکەین لە پێناو پاراستنی ئێمە لە تەندروستی و لە ئەو هۆشیارکردنەوەی زیاترمان لەو کێشە و دیاردانی کە هەیە دووبارە سپاس بۆ پاویزانیارەکانت